گەیشتینە فەرموودەی 19 بیرکردنەوە لە مردن. عنوانەکەی وایە چونکە عنوانەکان گرینگە بۆ ئیمتیحانەکە لەوەیە پێت بڵێ بیرکردنەوە لە مردن حەدیثێکە یەکامەیە کە ئەداتێ ئەبێ خۆ دیاریکەی. عن أبي هريرة رضي الله عنه قال رسول الله صلى الله عليه وسلم أكثروا ذكر هادم اللذات الموت. واتا پیغمبری خوا صلی الله علیه وسلم فرمێ زۆر یادی مردن بکەن بۆی دنیا خۆشەویست نەبێ لە دڵتانە و مردنتان لە فکر بچێ، چونکە ئەبێ کە مردن ئەتوانین بڵین تەواوی ژیانمان لە یادمان بێ. ڕاستە ژیان خۆشە، ڕاستە دنیا لەزەتی هەیە، بەڵام مردن کۆتایی هەموو شتێکە. مەدام ئێمە مرۆڤین ڕوح لە بەرمانایە ئەبێ چی بکەین؟ ئەبێت ئێمە یادی ئەو مردنەوە بکەین، چونکە هەموو نەفسێک قەرزاری مردنێک، هەوەی ڕوحی لەبەرا ئەبێ قەرزاری کە چییە؟ مردنێک. ئەو مردنە ئەبێ ئینسان بەردەوام لە یادی بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێ لە ئامۆژگەرەکانی بۆ ئەسحاب و یاوەران و بۆ ئومەتەکەی ئەبێت چی بکە؟ ئەبێت یادی مردن بکە. حديثي بيستهم أشينا بيستم حديث الرزيل ترين كس ناو نشانك وايا الرزيل ترين كس عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم أبخل الناس من بخل بالسلام. واتا رزين ترين كس أو كسيا كلا سلام شا زور رزيلة سلام كردن قدي السلام عليكم. واتە ئەو کەسە زۆر ڕەزیلە کە سڵاو ناکە، کە سڵاو لە برامبەکەی ناکە، کە بە ڕێگاچ. چکە پێغەمبەری خوا فەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام سەلامکردن کە تۆڵی ئەسەلام عەلەیکم 10 حەسەنەیە و ڕەحمەت اللهی 20 حەسەنەیە و بەڕەکات و 30 حەسەنە بۆ نووسێ. ئەمە سونەتێکە 30 حەسەنەت بۆ دەنووسێ. پاشان ئەم سەلامە یعنی ئاشتی. سەلام یعنی سەلامی خوات لێبێ، يعني چی؟ يعني ئاشتی خوا لەسەر بێ، يعني ڕەحمی خوا لەسەر بێ، فڵان کەس میهرەبانی خوا لەسەر بێ. هەموو تەفسیرە گەورەکان ئەگرێتەوە. ئەمجا سەلامکردن یەکێکە چییە؟ لە سیفەتی ئەهلی بەهەشتە و یەکێکە لە باوکە ئادەم و هاتۆ بۆ ئێمە و یەکێکە پێغەمبەری خوا لە حەدیسەکانی تردا ئەفەرمێ ئیمانتان تەواو نییە پاشانش کە چی؟ وتیان چی؟ هەتا تەحابوو. ئەمجا دوایەوە خۆ یەکتریان خۆش نەگەرک بێ. ئەگەر خۆ یەکتریتانش خۆشگەرەک بێ ئەمجا پێمان ئەڵێ ئایا ئەتانەوێ شتێکتان پێ بڵێم ئەگەر بیکەن یەکتریتان خۆشگەرەک بێ و بە ئاسانی بچنە باشتەوە؟ فەرموویان بەڵێ پێغەمبەری خوا فەرمووی دەی سەلام بکەن لە یەکتری. کەواتە هەردووکی هەم چەند سیفەتی ئەگرێ لە خۆی. کەلیمەیەکی پیرۆزە، ئەجرێکی گەورەیە، ڕێگایەکە بۆ هەباشت، خۆشەویستی بۆ براکەت. ئەمە یەکێکە لەوانەیە ئینسانی موسڵمان ئەبێ سەلامکردن کە سونەتە. بەڵام جوابدانەوەی واجبە. ئەبێ ئینسانی موسڵمان هەر کەسی سەلامی لێ کرد کە واجبە کە چی بکە؟ جوابی داتەوە. یەک نەفەر بوو، 2 نەفەر هات، یەکەکە ئەبێ لە 2، کەمەکە لە زۆرەکە، 2ەکە لە 3ەکە. ئەمجا یەواشەوەش ئەوەی کە ڕێەکە ئەوەی بە سیارە دێ فەرقی جیاواز ئەوە کە ئەبێ سەلام بکە لەمەکەی تر، کە بێ ئینسانی موسڵمان بۆی خێرەکەت دەستکەوێ. ناکرێت و کۆمەڵک بین تاقە نەفەری ڕاوەستی بۆی و کۆمەڵە گشتی سەلام لە تۆ بکە. نا تۆ تەنیایی ئەبێت تۆ سەلام بکەی لەو کۆمەڵە، یعنی کەمەکان لە زۆرەکان ئەیکا ئینشاءالله تعالى. سیارەش و ئەوانەی کە هەیە لە پیادەیەکە. خوای گەورە ڕەحمان لێ بکە و عاقیبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە و عیبادەتی ئەم شەوش لە هەموو لایەکمان وەربگرێت.